یەکێتر لە نیشانەکانی نزیکبوونەوەی ڕۆژی قیامەت تەقارب الزەمان. ئەمڕۆ بە چاوی خۆمان ئەمە دەبینین کاتەکان زەمانەکان نزیک بوونەتەوە، شوێنەکان نزیک بوونەتەوە. پێغەمبەری خوا فەرمووی صلی الله عليه وسلم لا تقوم الساعة حتى يتقارب الزمان. قیامەت نایە هەتا زەمان و کات نزیک نەبێتەوە. وای لێ دێ ساڵێک وەکو مانگێکی لێ دێ، مانگێک وەکو هەفتەیەکی لێ دێ، هەفتەیەک وەکو یەک ڕۆژی لێ دێ، یەک ڕۆژ وەکو سەعاتێکی لێ دێ، سەعاتێکیش وەکو وایە پوشێک بسووتێنی، وەکو وایە پوشکی دارخورمایە بسووتێنی، چەندێکی پێچێ. یعنی جاری وای دەڵێن فەڵان کەس ئەمڕۆ ساڵێکم بردووە، تۆڵی کاکە وەڵای وازان دو سێ مانگە، نازانی کاتەکان چۆن دەڕوا، بەرەکەت نماوە. زانایان دەفەرمون مەبەست بە نزیکبوونەوەی کات و زەمان چییە؟ کاتەکان بەرەکەتی تیا نامێنێ. مۆبایلی فریت بێ، دەست بەتاڵی، مەجارت نییە مانی جارە تەلەفۆن بۆ خەڵکی بکەی، کات بەرەکەتی نەماوە. کابرا مەعاشێک وەرەگرێ، سەیرێکی جاریوە ناگاتە 15 ڕۆژ، بەرەکەتی تیا نەماوە، کۆتایی پێدێ. جاری وا بۆ نیوەی ئەوەی وەرگتۆ پێشتر لەوانێ بەشی کرد بێ، بەڵام ئێستا هەر وەرێگرێ وڵی هیچم دیار نییە. بەرەکەت لە کاتا نەماوە، بەرەکەت لە زەمانە نەماوە، بەرەکەت لە ڕزق و ڕۆزیان نەماوە. ئەمە نیشانی قیامەتە. مەعاشێکی چاک وەرەگرێ، جاری وای هەیە 2 ڕۆژ 3 ڕۆژی پێ ناچێ، هەفتەیەکی پێ ناچێ، قەرزارە بێت، مەعاشەکەشی خراپ نییە، یاخود کەسابەتەکەی باشە. نزیکبوونەوەی کاتەکان ساڵەکان دەبینی ساڵ هە لە خۆی دەڕوات، تەمەن دەڕوا کۆتایی پێدێت. ئەمە نیشانی نزیکبوونەوەی ڕۆژی قیامەتە. ئێستا ئەوەی کە ئەمڕۆ دەیبینین کاتەکان نزیک بووتەوە، لەوانەیە 50 ساڵ و 100 ساڵ پێش بەو شێوەیە نەبوو بێ. ڕۆژ بە ڕۆژیش کاتەکان بەرەکەتی تیا نامێنێت. نە سەردانی ماوە، نە خزمایەتی ماوە، نە دۆستایەتی ماوە، وەکو جاران زۆر بە کزی ماوە. جاران خەڵک سیارەی نەبوو، پارەی پێ نەبوو، تەماشا دەکەی دەگەڕا. ئێستا الحەمدلە وەسایلەکان زۆرە، ئێستا نەک سەردانیش ناکە، تەلەفۆنیشی بۆ ناکە. سبحان الله، خوای گەورە بەرەکەتی لەناو تەمەنی خەڵکیان نەهێڵاوە، زۆربەی خەڵکی مردووە، دەمرێت بەڵام هیچی بۆ قیامەت نەکرد، هیچیشی بۆ مناڵەکانی بەجێ نەهێڵا، هیچی بۆ خۆشگوزەرانی دنیاکەی خۆی نەکرد، بۆ قیامەتیش بە هەمان شێوە. بۆیە بەرەکەت نەماوە. یەکێک لە نیشانەکانی هاتنی ڕۆژی قیامەت کە نزیک بۆتەوە، بەرەکەت لە کات و ڕزق و ڕۆزی ئەو شتانە نامێنێت. هەر کەسێک لە ئێمە بەقەت دەیەها ئەوەندەی باوباپیری خۆمان هەیە، بەڵام ڕوبعێکیان مرتاح نین. جارێوا 2 بزنیە بووە، 4 بزنیە بووە، 4 مەڕیە بووە، بەڵام زۆر لە ئێمە ژیانی خۆشتر بووە، کاتیشی زۆرتر بووە بۆ گەڕان. ئەوەشی کە هەی بۆ قەنەعەتی پێ کردووە، بەڵام ئەمڕۆ بەرەکەت نەماوە. ئەمە نیشانی هاتنی ڕۆژی قیامەتە. بۆیە ئینشاءڵڵا خۆمان ئامادەکەین بۆ قیامەت. ئەو کاتێک کە هەمانە، ئەو تەمەنی کە هەمانە، لە خۆڕایی سەرفی نەکەین. لەوانەیە بۆ هەندێکمان ئەو خەڵکی کە ئەمڕۆ لە جومعەکانە دانیشت و ئاخر جومعەی بێت، لەم ژیانەدا ئاخر جومعەی بێت، جومعەی داهاتوو لەناو گۆڕدا بێت. بۆیە بەرەکەت لەو کاتی خۆتا بە ئیزنی خوا دروست بکە، عیبادەت و خواپەرستی بکە. خواناسی وها بۆ عالمی وها بۆ 30-40 ساڵ ژیاوە، بەقەت ئەم هەموو خەڵکی مزگەوتەکە خواناسی کردووە، بەڵکو دەقاتی ئێمەش. بۆچی؟ دەبەرەوە بەرەکەت لە کاتەکەیە هەبووە، لە تەمەنیا هەبووە. نزیکبوونەوەی کات و زەمان، بەرەکەت نەمانی بەرەکەت، یەکێک لە نیشانەکانی هاتنی ڕۆژی قیامەت کە نزیک بۆتەوە.